بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە هەر ناوچە وڵاتێکی تری جیاواز بابەتێکی گرنگە و بە تایبەت ئەو هونەرە هەر هونەرێک بێت ئەبێتە ڕێچکەیەک بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان هونەری کوردی و هونەری وڵاتانی دیکە و بە تایبەتیش دووتۆی ئەو فستیڤالە گەورانەی کە لە جیهاندا سازەکرێت لە ئێستا یەکێک لەو فستیڤالە گەورانە لە پۆڵەندا کە سازەکرێت بابەتی هونەری شێوەکاریە کە زۆرێک لە هونەرمەندانی شێوەکاری باشووری کوردستان لەم فستیڤالەیە بەشداریەکەن و لە نێو مۆزەیەکە کە لە ساڵی 2007 کراوەتەوە ساڵانە پێشەکای گەورەی تێدا سازەکرێت و لەوێ لە زۆرێک لە وڵاتانی جیهانی تریشۆ دێنە ئەم مۆزەیەوە کارەکەن لە مۆزەیەوە بە تایبەتیش نمایشکردنی کار و چالاکیەکانیان بابەتێکی گرنگەوە فستیڤالانە بۆ خۆی و بەشداریکردنی کورتیدا بابەتێکی گرنگەوەکو ئاماژەم پێکرد پردی پەیوەندی نێوان هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی جیهانە بۆ خۆی بێتە بابەتێکی سەرنجڕاکێش وە گفتوگۆ و دروستکردنی کۆنداکت بۆ داهاتوو بۆ بەشداریکردنی تر لە فستیڤالەکانە یاخود هێنانی هونەرمەندانە بۆ هەرێمی کوردستان بابەتێکی گرنگە. ئەم فستیڤالە لە پۆڵەندا سازەکرێت لە مۆزەیەکی تایبەت سازەکرێت وە چەندین هونەرمەندی کوردیان لە باشووری کوردستان بانگهێش کردو بۆ ئەوەی لەوێ کار و چالاکیەکانیان نمایش بکەن. مۆزەخانەی نۆموس لە شاری گندانکس لە پۆڵەندا لە ڕۆژی 22 بۆ 24 ئەم مانگە هەندێک چالاکی هونەری تێدا بەڕێوەچێت. ئەو چالاکیانە بریتین لاکردنەوەی پێشەنگی هونەری و وەرشەی کار و ئاهەنگی میوزیک و زیاتر لە 40 هونەرمەند تێدا بەشدار دەبن. لە نێواندا چەند هونەرمەندێکی کوردی باشوور بەشدار دەبن بەکردنەوەی پێشەنگایکی هونەری بۆ هونەری هاوچەرخ بە ناونیشانی باگەڕ پێشەنگ بێت کە بریتین لە هیوا، شێرکۆ عەباس، کانی کامیل، ڕۆژگار مستەفا، خەبات عەباس، ساکار سلێمان، وەلی سیتی، شیروان فاتیح، ڕێبین مەجید، هەردی کووردە، هەڵگورد بارام. پێشەنگاکە باس لە ئەزمموی مێژووی بە ئازاری کوورد دەکات لەگەڵ ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسانی لە کوردستان ڕوویاندا و دوای جەنگی کەنداوی دووەم. شایانی بازم مۆزەخانەی لە ساڵی 2017 لەلایەن شارەوانی شاری گنداستەوە بڕیاری دروستکردنی درا بە هاوکاری مۆزەخانەی نەتەوەی لە گندانکس و لە بنەمادا ئەم مۆزەخانەیە کاری هونەرمەندە پۆڵەندیە دیارەکان نمایشەکەت.